کاتێک سەرۆکی ماوەی پۆست بەسەرچووی ئیسرائیلی ڕۆڤن ڕێڤلن ڕۆژی دووشەممە لە واشنتن لەگەڵ سەرۆکی ئەمریکا جۆ بایدن کۆبووەوە، هەردووکیان و توێژیان لەسەر مەسەلەی پرۆگرامی ناوچی جێناکۆکی لەسەری ئێران کرد. هەروەکو گوتم ئێران هەرگیز لە کاتی سەرۆکایەتی مندا نابێتە خاوەن چەکێکی ناوکی. ئێمە بەها هاوبەشەکانمان لە نێواندایە وەک بەهاکانی دیموکراسی و لیبرالیزم، جا بە دڵنیاییەوە لەبەرەوە ئێمە بە گوێرەی دۆستایەتی ڕاستەقینە دەتوانین ناوە تاوتوێ بابەتەکان بکەین و تەنانەت پێک بێن لەسەر ئەوەی لەسەر هیچ شتێک ناکۆک نەبین، بەڵام ئێمە لە ڕاستیدا ئێستا پشت بە ڕاگەاندنی تۆ دەبەستین. سەرۆک وەزیرانی نوێی ئیسرائیل نەفتالی بێنێت لە یەکەم کۆبوونەوەی کابینەکەیدا هەڵوێستێکی توندی بەرامبەر ئێران گرتەبەر. دوا دەرفەت بۆ زلهێزانی جیهان هەتا بە ئاگا بێنەوە و بەر لە گەڕانەوەیان بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە و تێبگەن لەوەی کە ئەوان سەر و سەودا لەگەڵ کێدا دەکەن. دەسەڵاتدارانی ئێرانی پیاوکوژن، کۆمەڵکوژن، نابێت هەرگیز ڕێگە بە ڕژێمێکی بکوژی درڕندە بدرێت ببێتە خاوەنی چەکی کۆکوژ کە توانای پێدەدات نەک بە هەزاران بەڵکو بە ملیۆنەها بکوژێت. هەڵوێستی ئیسرائیل لەم بارەیەوە نەگۆڕە. لە راپۆرتەکاندا کە دواتر لەلایەن سەرۆکی مۆسادی ماوەی پۆست بەسەرچوو یوسی کۆن پشتڕاستکران ئاماژەی بەوە کرد ئیسرائیل زنجیرەیە کاری ئەنجامدا لەوانە هێرشەکان بۆ سەر دەستگایەکی ناوچی ئێرانی لە ناتانز و هەروەها کوشتنی زانایانی ناوچی ئێرانی بە مەبەستی دواخستنی پرۆگرامی ناوچی ئێرانی. لەوانە پەلامارێک لە نێو ئێراندا کە تێیدا ئیسرائیل دەستی بەسەر ئەرشیفێکی چروپڕی ئێرانیدا گرت ئەوەی ئیسرائیل لە ساڵی 2018دا ئاشکرای کرد. ئێران بەردەوام گوتێتی ئەو بەنیازی بەدەستهێنانی چەکی ناوچی نەبووە. ئێران لە مێژە درۆی کردووە. دوای واژۆکردنی سەودا ناوەکیەکە لە ساڵی 2015دا ئێران هەوڵەکانی خۆی چڕ کردەوە بۆ شاردنەوەی فایلە نهێنیەکانی ناوکی خۆی. لە ساڵی 2017دا ئێران فایلەکانی چەکی ناوکی خۆی بۆ شوێنێکی ئەو پڕی نهێنی تاران گواستەوە. ئەوەش ناوچەی شوورەبادە لە تاران. لەو شوێنەدا ئەرشیفەکانی ئەتۆمی هەڵدەگرن. ژمارەیەک لە شیکارانی ئیسرائیلی دەڵێن ئێران لە ئێستادا لە هەموو کات لەمەوبەر لە بەدەستهێنانی بۆمبێکی ناوچی نزیکترە و خێرایی بە بەرهێنانی ئەو چەکە دەدات دوای ئەوەی دۆناڵد ترەمپی سەرۆکی پێشوو لە ساڵی 2018دا لە سەودا ئەتۆمیەکە کشایەوە ئەوەی بە پلانی کاری هاوبەشی گشت گیریش دەناسرێت. هەروەک ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی لە ڕاگەاندراوی ئەم دواییدا گوتی بە تێپەڕبوونی هەر ڕۆژێک ئێران درێژە بە گەشەپێدانی ناوکی خۆی دەدات و پیتاندنی یۆرانیۆم و ئامێری سنتەرفیوج هەروەها کاری دیکە لە شوێنە نهێنیەکان ئەنجام دەدات. من پێم وایە ئێمە لە ئێستادا لە دووڕیانێکداین. بەڵام هەندێک لە شیکارانی ئیسرائیلی دەڵێن هەوڵدان بۆ زیادکردنی فشار لەسەر ئێران کارێکی هەڵەیە. ئەمە ڕێگە دروستەکە نییە. ئەمە وا لە دەسەڵاتدارانی ئێرانی دەکات کە لە ڕەنگەی خۆیانەوە و هەروەها لە ڕەوشی خۆیان لە پێشتر بەێستر بکات و لە بری ئەوەی ئاوەڵیان بکە تا خراپتریان دەکات و هەروەهاوایان لێ دەکات متمانە بە هاوبەشانیان نەکەن. راپۆرتەکانی ئیسرائیلی دەڵێن ئیسرائیل پلانی ئامادە کردووە بۆ شیانی هێرشێکی بەربڵاو بۆ سەر دەستگاکانی ناوچی ئێران بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە ئاخۆ ئەمریکا پەیوەندی بە سەودا ناوچەکەی ئێران دەکاتەوە یان نا.